کە پەروەردگار شتێکی بوێ هەیە له الأسباب. خی گەورە خۆی ڕێعایەت و چاودێری موسا دەکا، دەیەوێ موسا ببێت گەورە بێت فرعونیش لە ناو بەرێت، با فڕێ بدرێتە ناو نیلیش، با بخرێتە ناو سنووقێکە و کەپس بکرێت و لە ناو نیلدا بێ، مەترسە، خوا خۆی چاودێری دەکا. فليلقه اليم بالساحل، بەحرەکە وردە وردە بە شەپۆل فڕی دەداتە قەراخی دەریا، نەک بۆ ناوەوە بیبە، بەڵام لە چه ئاستێکدا؟ لە ئاستی قەسری فرعون. وردە وردە شەپۆل بردی تا هاتە کەناری دەریاکە لەو شوێنەی کە قەسری فرعونی لێیە، بە پەلە جاریەیە و حەڕەسە و چیچی گرتیانەوە، بیکەینەوە نەیکەینەوە، دوای نەوێران تیان چێ دەڵێ پارەی تێدا نییە، کە پارەی تیا بێت دوایی فرعون و دار و دەستەکەی باوەڕمان پێ ناکەن، دەڵێن خۆتان بەشیچیتان لێ دزیوە، نە با دەستکاری نەکەین، ئاوا بیبین تەسلیم بە ماڵی فرعونیک. کە تەسلیمیان کرد خی گەورە دەفەرمێ یەأخوذه عەدوو لی وعەدوو له، ئێستا چێ وەری دەگرێ؟ چێ موسا وەردەگرێ؟ خی گەورە دەفەرمێ دوژمنی من و دوژمنی ئەو کە فرعونە، هەم دوژمنی خوایە هەم دوژمنی موساش، تایبەت دوژمنی موسایە، تایبەت دەفەرمێ دەبێ ئەوە بیگرێتە خۆی. سبحان الله، یعنی ئەی پەروەردگار مەقسەدت چییە؟ حکمەتت چییە لەوەدا؟ ڕێک ئەو مناڵە بخرێتە تابوتەکە و تابوتێکەوە بە ئاودا بدرێ و بچێتە بەردەستی فرعون. خی گەورە مەبەستی هەیە، دەبێت دەرسێکی گەورەی هەموو تاغوت و ستەمکارەکان بدات کە بیەوێ لە ناویان بەرێ لەو شوێنەوە لێیان دەدا کە ئەوان تیایدا زۆر ئەمینن، و بە کەسێک لە ناویان دەبا کە ئەوان زۆر خزمەتی دەکەن دڵیان پێخۆش.